کە پێمان وایە بەناحەق زانکۆی ڕاپەڕین بڕیارێک کە لە دەستی خۆیانە بەناحەق جێبەجێ ناکەن بێەوەی گوێ بدەن بە ماندووبوونی خوێندکارەکانمان ساڵێک لە ڕەنج و کۆشش و هەوڵدانیان بێەوەی گوێ بدەنە ئەوە هیچ حسابێک بۆ ڕێی خوێندکاران ناگەن هیچ حسابێک بۆ خوێندکاران ناکەن کە یەک ساڵ بە ماندووبوون و کۆشش هاتوینەوە داوامان کردووە بێگومان ئەمە لە کاتێکدا کە زۆرینەی خوێندکارانی دەرنەچوو بۆ قۆناغێکی تر لە سیستەمی ساڵانن ئەمە ژەگەڕێتەوە بۆ جیاوازی سیستەم کەوا نمرەی بڕیار و وانەی عبور زۆر کەمە بۆ ئەم سیستەمە لە کاتێکدا خوێندکارانی سیستەمەکانی تر لە هەمان زانکۆتە زیاتر لە چەند دەرسێک دەرچون بۆ قۆناغی داهاتوو بەڵام لە زانکۆی ڕاپەڕین لە کاتێکدا ئەمە کە بڕیارە و دراوەتە دەستی خۆیان و زانکۆکان سەرپشک کراون لە بڕیاردان لەسەر ئەم بڕیارە زانکۆی ڕاپەڕین ئەو بڕیارە جێبەجێ ناکات وە سووریشە لەسەرەوەی کە جێبەجێ نەکات ئێمە وەکو خوێندکارانی سیستەمی ساڵانە دەمانەوێت وەکو زانکۆکانی تر ئێمەش بۆمان بکەم بە 2 حبور و زیادکردنی نمرەی بڕیار 10 دەرەجە بۆ 15 دەرەجە کە ئاگادارین لە زۆربەی زانکۆکانی تر جێبەجێ کراوە هیوادارین زانکۆی ڕاپەڕین جۆک و زانکۆکانی تر جێبەجێ بکە و داوای مافی خۆمان دەکەین.